لایەکانی هەفتەی حوتەمی خولی پلێکی کوردستان و لە کۆمەڵی یەکەم لەسەر یاریگای دووەمی فڕانسا و هەریری لارێکی بەهێز بروسک و خاکی خاوەن هەشت خاڵ پێگەیشتن. لە سەرەتاوە بروسکی خاوەن ماڵ باشتر دەرکەوت و لە خولەکی 24 بە گۆڵێک پێشکەوتکەوە کابن حاتم بە هەڵە لە خۆیانی تۆماركرد. لە خولەکی سرودو خاک گۆڵ یەکسانی تۆمار کردەوە، بەڵام یاریدەدەری نابژوان ئاڵاکەی بەرز کردەوە و ئاماژەی بە ئۆفسایددا. بروسک دەرفەتی زیادکردنی جیاوازەکەی بۆ ڕەخسا، بەڵام لە دەستیدا. لە نیوەی دوم خاک هەوڵەکانی بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە چڕ کردبوویەوە، بەڵام سوودی لێ وەرنەگرتن. لە بەرامبەردا لە خولەکی 91 فەرمان شەریف ئەنجامەکەی بۆ بروسک دوو هێندە لێ کرد. لە خولەکی 94ش نابژوان لێدانێکی سزای بۆ خاک ئەژمار کرد و شاهۆ فاضل با تۆمارکردنی گۆڵ یەکەم جیاوازیەکەی کەم کردەوە، بەڵام یاریەکە با دوو گۆڵ بەرامبەر بە گۆڵێک بە سوودی بروسک بە کۆتا هات. من پێشەکی من پیرۆزبای لە ینی بروسکەکەم بەڕاستی تیبێکی باشن تیبێکی گەنجن ئەتوانە بڵم باشترین یاریان کرد. ئێمە ئاسمان باش بەو شێوە نەبوو، بە هیوایە بتوانین لە جەولەی دووەمە بتوانین ئاسیشی باشتر ئەنجام دێن هەتا ئەو خاڵانە کۆکبین. ئێمە ئەتا ڕادەیەکە توانم بڵێم ئێمە لە مەرحەلەیە کۆتایی هات مەرحەلەی دوام بتوانین ئەو خسارەوە دۆڕانانی کە داوامانە تەعویزی کەین. سواز بخوای گەورە ئەمڕۆ یاریەکەم ڕۆمان لەگەڵ یانی خاکیش بە هەمان شێوە ئێمە هەشت خاڵی هەبوو، دەبووە ئەمە ناو یاریگای خۆمان بوو یاریەکە ببینەوە، تووشی هەندێک گیر و گرفت بووین لە یاریەکە بەتایبەتی لە ناوڕاستی تیپەکەمان کێشەمان دروست، بەڵام سواز بخوای گەورە لە چارەکی کۆتایی توانیمان چەند گۆڕان کاری بکەین ناوڕاست توانیمان باڵێز خۆمان بسەپێن ناو یاریگا و سواز بخوای نەجێکەش لە بەرژەوەندی ئێمە بوو. یانی بروسک بە ئەنجامدانی 6 یاری بۆ خاوەنی 11 خاڵ و لە پلەی دووەمی کۆمەڵەکەی مایەوە، خاکیش بە 8 خاڵ لە خانەی چوارەمدایە. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.